بەڵێم وەکو کۆبوونەوەم جارمان وەکو لە ماوەی ڕابردووچکەوە خۆپشانانە گەورەی ئەنجام درا وەکو ئاشکرا بوو تەنها بۆ مەبەستی دەرماڵە بوو کۆبوونەوەی ئەم جارش کە بۆ هەر بۆ مەبەستی وەرگرتنی دەرماڵەیە بەڵام ڕخنە و گلەی گازندەی ئەم جارمان تا ڕێدەیەک جیاوازە لەبەرەوەی کە زانکۆی سلێمانی بە کەمپینۆ و کەمپی کۆنەوە نزیکەی 20 کۆلێژە لە ئێستا تەنها وەکو 15 کۆلێژ وەریگردو و 6 کۆلێژ تا ئێستا و پارەیان وەرنەگرتووە وە شێوازی دابەشکردنەکەش چۆن بووە هەفتەی ڕابردوو پارەی 10 کۆلێژ نێردراوە ڕۆژی دوێنێ کرد پارەی 5 کۆلێژ نێردراوە ئێمە وەکو نوێنەرانی ئەو 6 کۆلێژە بە سەردانی سەرۆکایەتی زانکۆمان کرد بەداخەوە هیچ بەڵێنێکی دڵخۆشکەر و یەکلاکەرەوەمان پێ نەدرا بۆیە ئێمە بەردەوامی لە نوانی هەڵوێستەکانمان چونکە حکومەتی هەرێمی کوردستان نیازی ئەوەیە بێ کە وەکو موچەی فەرمانبەران چۆن کردوێتی بۆ 2022 ڕۆژە وەزارەت دابەشەکە ڕەنگە نیازی ئەوەش بێ کە موچەی کە دەرماڵەی خوێندکاران بک بە کۆلێژ بە کۆلێژ هەر ڕۆژە کۆلێژێ دابشکا بەڵامی وەکو فەرمانبەران بێ هەڵوێز نابین و قسەی خۆمانمانە بێ و سوپاس بخۆ ئەو شەر کۆلێژەش وەکو باسم گەر ئەگەر بێت و هەتا ئەمڕۆ و سبەینە قسەمە جوابمان لێ بدرێتەوە باشە جوابمان لێ نەدرێتەوە ڕەنگە ئەو کات هەڵوێستی تونترمانە بێ و سوپاس بخۆ ئەوی جێگەی دڵخۆشیش بوو سەرجەم ئەو کۆلێژانی کە دیکە کە دەرماڵەکانیان وەرگرت بوو ئامادەی خۆیان دەربڕێنەوەیان لە کاتی ئەنجامدانی هەر ناڕەزایەتیەک ئێمە پاڵپشتیانە بین و هیچ کات بێدەنگ نابین لە ئاسی هاوڕێکانمان ئەوە شتەکە ئاشکرایە زۆر شتێکی ڕوون و ئاشکرایە کە ئێمە خۆی وەکو ئەمان نەزانێت تاکە گلەیانەوەی کە گوایە پارە لە بانکەکانانیە بەڵام ئەمە هەمومان نەزانین گلەیەکی زۆر بێکەڵک و بێسوود و باوەڕ پێ نەکراوە هۆکارێکی سەرەکی ئەوە تەنها ئەوەیە کە کێشە بکەنە وەرگرتنی دەرماڵەکانەوە کە کێشە وەربگرنەوە سیستەمەکە تێک بن وەکو چۆن باسم کرد وەزارەت موچەی وەزارەتەکانیان لێ کردووە ڕەنگە ئامانجی ئەوان ئەوە بێ کە خوێندکارانیش هەر ڕۆژە و کۆلێژێک دابشکەن بۆی خوێندکاران دوور بن لە ئەنجامدانی ناڕزایی گورتبوونەوەکانەوە چونکە ئەگەر بۆ ئەمڕەیەکی کۆلێژی وەرگێ ڕەنگە ئەوان وا بزان کە سبەینێ ئامادە نییە کە لەگەڵ هاوڕەکانی بێتە سەر شەقامان سوپاس بەخوای ئێمە هەموو خوێندکاران بۆ پاڵپشتی خۆیان بۆ ئێمە دووپات کردەوە دەرماڵەی تەنها 2 مانگ وەرگیراوە مانگی یەکەم بە پوختی دراوە مانگی دووەم ئەوەیە کە ئێستا 6 کۆلێژە خۆپشاندانی بۆ کراوە ئەوانی تر ئێمە بێگومان لەوانەیە نەتوانم بە چارنووسی ئەوە تایسە قسە لەسەر بکەم بەڵام بێگومان هەتا ئەو کاتەی خوێندن بەردەوام بێت ئێمە بەردەوام ببین و ئەگەر بزانین ئەگەر بۆ ساڵانی داهات و بەردەوام بێ باشە بەردەوام نەبێ ڕەنگە ساڵانی داهاتوش قسەی خۆمانەوەی هەڵوێستی خۆمانە بێ و بێگومان نەکشینەوە لە هەڵوێستەکانمان